دەستمان کرد بەم سەردانیکردانەمان کە سەردانی سەرەتا لە حیزبەکانەوە دەست پێ بکەین ڕێکخراوە جەماوەریەکان بۆی کە بڵین دەست بەکارەکەینەوە ئێمە نابێ بوەستین بە خۆپارازیەوەی نەدەرەوە بۆ کار و چالاکیەکانمان بەڕاستی بۆ کەرکووک ئەهمیەتی خۆی هەیە پێکەوە ژیان لە شاری کەرکووک ئێمە هەمیشە بەرنامە و کاری جەنابی مام پەیڕەوەکەین کە هەموو کادوتێتی ئێمە بە دەستکە گوڵەکە بە چەپکە گوڵەکە ئیشەکەین بۆ کەرکووک هەموو نەتەوەکان هەموو حیزبەکان پێکەوە بۆ ئەوی بتوانین کەرکووک جوانتر و جوانتر بکەین. سەرەتا بە خێراتنی لقی کەرکووکی یەکێتی ژنانەکەین دەستخۆشییان لێکەین خۆشحاڵ بووین ئیمڕۆ لە بارگای کۆمیتەی پارێزگا پێشوازیمان لیان کرد لە خۆی ژیان خان و ستافەکەی دیارە ئەوان پرۆژەیەکیان هەیە سەردانی هەموو لایەنەکان و هەموو خەڵکی شار و ڕێکخراوەکانوانە لە چوارچەوەی چالاکیەکانی خۆیانەکەن ئێمە دەستخۆشییان لێکەن و ئێمە چوەکو حەزب چوەکو کاروباری ژنانمان لە کەرکووک پژگیری ئەو هەوڵانەیانەکەین.